بێجگە لەو پەیامە نووسراوەی سەرۆکی حکوومەت ئایا حکوومەتی هەرێم وەڵامی چی بۆ داواکاری جوتیاران بەرێز فارس حوسێن سەرۆکی ڕێکخراوی جوتیارانی سەردەم لە هەولێر لەگەڵماندایە. برێز فارس زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمانی لەم بەڕنامەدا. حەزم دەکرد بزانم حکوومەت بێجگە لەو پەیامەی کە سەرۆکی هەرێم بەنووسین وەڵامی کردووە بەدەنگ جوتیاران هاتووە یان نەتا ئێستا؟ زۆر سپاس بۆ کەنالەکەتان. من مامفارس وەکو سەرۆکی ڕێکخراوی جوتیارانی سەردەم دەمەوێت ڕوونکردنەوە بدەم. ئێمە دیارە خوای گەورە نەحمەتەکی گەورەی دایتە ئێمە خاک و ئاو و نیشتیمان و بەرهەمەکی خۆمالی یەکجار زۆرمان هەیە، بەڵام بەداخەوە بە بازارکردنمان نیە. ئێمە پێویستمان هەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەعمەکی جددیمان بکە، هەم وەزارەتی کشتوکان بودجەیەکی خەیالی بۆ دابینکە، هەمیش تەزدیر و بە بازارکردنی بەرهەمی خۆمالی لە ئاستی ئەو بەرهەمانەی کە ئێمە هەمانەوەکو هەنار و پەتاتە و ئەو ئێستا جوتیاران بە تەکنۆلۆژیای خۆیان بە پارەی خۆیان ئالەتی زراعیان هینایە، ژووری پلاستیکیان هیناوە، ئەمانە حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتیمان بدە. بە پێشکردنی کەرتی کشتوکان و ئاسایشی خۆراک دەبێ ئەم خاڵانەی لەگەدابی. یەکەم خاڵ ئەوەیە دەبێ خاکێ بە پیتوبەرەکەتەکە بپارێزدرێ، ببینێت تۆلۆجیی داهاتوو بەرهەمینێتر نابی پرۆژەی سەناعی لەسەر دروست بکرێت، دوو بەرهەمەکانمان بە بازار بکرێت. دەبی حکوومەت بە بازارکردن چۆن دەبی هەوڵ بدا یارمەتیمان بدا گومرگە. مافارس حەزەکەم باسی ئەوە بکەم زیاتر لەگەڵ تۆ باسی ئەوە بکەم و چۆن حکوومەت دەتوانێت پشتیوانی بکە، بەڵام دەمویست بزانم ینی ئەم بابەتی پێشگوێ خستنی بەرهەمی جوتیاران تا چەندێک کاریگەری خراپ ئەگاتە سەر ژیانیان و ئابووری هەرێمیش بەگشتی. برا ئەمەیان لاوەل خاڵ باسم کرد، گۆتم خوای گەورە نەحمەتێکی گەورەی دایتەمە، حکوومەت دەبی بەنداوی دروستکە، حکوومەت دەبی قاکەکەی پارێزی، دەبی یارمەتی جوتیاران بدا، سەمادیان بداتێ. ئێستا سەماد لە حکوومەتی عێراقی گەرمی باوەڕپێکراو دەداتە جوتیارەکانی خۆیان بە 400,000، ئێمە بە 800,000 دەماندنێ. حکوومەت دەبی سەمادمان بداتێ، دەبی کشتوکال کەرتی کشتوکال تۆژینەوەی تۆریژی کوشتکاری لۆ بکە، دەبی تۆربەی لۆ بکە، دەبی خاکەکەی بە جوانی لەوەی بەرهەم بەرەو بچی. بەڵام داواکاریەکان مافارس لە داواکەکانی تۆ تێدەگەم کە چی دەتەوێت یان جوتیاران چیان دەوێت لە راپۆرتەکەشمان بینی کە دەڵێن چیان دەوێت 100% بۆ ئەوەی یارمەتیان بدرێت بۆ گەشە پێدانی بەرهەمی چاندنی خۆیان و بۆ باشترکردنی ژیانی خۆیان و ئابووری هەرێم. بەڵام ئایا ئەم داواکاریانە لە حکوومەتتان کردووە چوونە لای حکوومەت وەزارەتی کشتوکاڵ ئەنجومەنی وەزیران یعنی شتێکتان کردووە یان هەرتەنها ئەم قسانە بە ڕاگەیاندن پێیان دەڵێن؟ نا ئێمە بەخۆم زۆر لە وەزارەتی کشتوکار نزیکم و راپۆرتی شمەیە و دائیمان لە ئیعلام و لەبەرەوەی من ڕێکخراوم هەیە بە کتاب ئاراستەیان دەکەین. ئێمە پێویستمان بە سەمادا، پێویستمان بە توربەیەک عەردەکەی، پێویستمان بە دۆژینەوەیە، پێویستمان بە سەدەیە، پێویستمان بەرومەکانمان گومرجی لێوەرنەگیرێ بەرەو خوارێ بچێت. ئێمە دیارە ئێستا لە کوردستانی ئێمە لەوانەیە 4,000 ژووری پلاستیک هەبێ، بەڵام ئەمە ناتوانین بە 5-6 مانگ بەرهەمی ژووری پلاستیکمان هەیە. ئەمە داوا دەکەن حکوومەت هەوڵ بدا ئەو ژووری پلاستیکە 12 مانگ بەرهەمی مافارس ببوورە. ئێوە ئەو داواکاریانە لە وەزارەتی کشتوکاڵ دەکەن، ئەوانە دەڵێن چی؟ ئایا توانای ئەوەیان نییە ئەو شتانە دابین بکەن بۆ جوتیاران یان ئەڵێن چی؟ ئەوە من لە بیدایەتی دامەزانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆتایەکی متەکامل نەبووە بتوانی کەرتی کشتوکان لە ئەولێتی خۆی دابینی، ئەو ئێعتیمادی لەسەر نەفت کردووە. بەڵام
کشت و کاڵ خاکەکەی زۆر پیرۆزە دەبا بودجەیەکی خەیالی پارەیەکی چاک 15 وەزارەتی کوشتکار دابین کە لۆی بتوانی ئەو کەم و کورتیانە پڕ بکاتەوە. برای عەزیز من لۆ هەموو دنیای هاوارەکەم خوا ئێمە لە کوردستانی ئێمە خوا نیعمەتێکی دانێ جغرافیای ئێمە زۆر گرنگە دەمانتوانی بە ئێستا بە هەزارەها سەدە و ئاو گر بدەینەوە لە کاتی بارانەکان دەبارێت لەبەرەوەی جغرافی زۆرە زورگ و ناوچیا و هەمووی دەمتەسەدا حکوومەتی تا هەرێمی کوردستان نەیتوانیە 4 سەدەی باش کەلۆی تووشی وشکە ساری ببین بتوانین ئەو احتیاجاتەنێ جۆتیار هەیتی دابین بکە ئەمە بە پارە دەکرێت بە ئەولیەتی خوتەی ئەنجومەنی وەزیران دەکرێت دەبی هەموو هەولێک بداواز دەبێت ئێستا من گرنتی دەدەم بە هەموو دنیا ئەو کوردستانی ئێمە هەم ناوچیامان هەیە و هەمیش عەردی دەستاییمان هەیە کە هەموو دنیا یعنی لەوانەیە ملیارێک بەشەر بەو خاکەی بژی بەڵام حکوومەت هەتا ئێستا ئەم ڕۆژانە ڕئیسوەرە تەسریعێکی دادەنێ ئێمە لەناو پاش احتیمام دەدەین. مان فارس بە کورتی دەمووی وەڵام بدەیتەوە ئایا بۆ پشتگوێخستنی جۆتیاران و بەرهەمەکانیان یعنی بەڕاستی بەرهەمی هاوردا کە دەبینی زۆر جار لە بازاڕەکانی کوردستان هەن باشترە لە بەرهەمی ناوخۆی هەرێم بۆیە داواکاری خەڵک زیاترە لەسەری یان لە هۆیەکەی چییە؟ وەڵا هۆیەکە ئەوەیە ئێمە بەڕاستی پێت برێم ئێمە ئەمن پێت دەرێم تەختیتمان نەبووە ئەمە 4 مانگ بەرهەمی خۆماندا ئەویدی هەمووی 175 بەرهەمی دەرەچیمان لۆدێ کەس نازانی ئێکسپایرە خواردنی چۆنە بەڵام ئەو بەرهەمە پاک و پوختەی ئێمە لە هەموو دنیا نەوعی نییە لە هەموو دنیا پاکترە لەبەرەوەی خاکەکەیمە خاکەچی گەلە پیرۆزە بڕوا بکە ئێستا من چیلۆ پەتاتە چینی 20 کیلۆی دەکات هەنار بڕۆنە نمونەی نییە لە هەموو دنیا من لێرە پەیامەکەم بەڕاستی عەز دەکەم ئەو پەیامەی من بگەینێ هەموو دنیا و حکوومەت دەبی لە ناو پاش هەوڵ بدا واز لە بازاری نەفت و ئەوەی بینی دەبی هەوڵ بدا ئەم خاکە جوانەی بەساحب کە بتوانی هەموو کوردستان ئەگەر بەرهەمی باڵێ تێگەشتن لە قسەکانی جەنابەت و پێویستیش بەوەیە کە پشتگیری بکرین جۆتیاران و کەرتی چاندن پەرە پێ بدرێ. مام فارس حسێن سەرۆکی ڕێکخراوی جۆتیارانی سەردەم لە هەولێر لەگەڵمان بوو. من زۆر سوپاس دەکەم مام فارس.